ڕۆژتان باش کوردستانیانی خۆشەویست هیوادارم کە لە هەر شوێنێکن لە هەر گۆشەیەکی ئەم دنیان و بزمانی کوردی دەڵێن ڕۆژ باش ڕۆژتان باش بێت و بەو هیوایی کە تەندروست و سەلامەت بن. هیوادارم کە ئەمڕۆژ لەگەڵمان بن بۆ ئەوی کە ئێمە کۆمەڵێ بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردەوە. سەرەتاش بە دەستپێکەکەمان بەو شێوەیە دەبێت کە بە کۆمەڵی هەواڵی سیاسی لەگەڵتانە بین. خۆشترین هەواڵیش ئەوەیە کە ڤاکسین گەیشتۆتە هەرێمی کوردستان بۆی کە زیاتر ئاگادار بین کە بە شێوەیەک دەگات و کێ یەکەم جارەوەی دەگرێت. بۆیە لەگەڵمان بن با کورتێک لە هەواڵە سیاسەکان ببین و دواتر دەگەڕێمەوە ناو بەرگە و بابەتەکانی دیکە و پێتان دەڵێم کە بۆ خانمان ئەمڕۆ بەرگەکەمان تایبەتەوە جگەلەوە میوزیسیانێکیشمان لەگەڵ دەبێت. لەگەڵمان بەردەوام بن و لەگەڵتان. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشحاڵی خۆی بە گەیشتنی یەکەم کاروانی ڤاکسینی دژ بە کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان دەربڕی و ڕاشیگاند. دەبێت هەر کوردستان یەک بە زووترین کات ڤاکسینی پێ بگات. مەسرور بارزانی گوتیشی پاش پەسەندکردنی پلانی دابەشکردنی ڤاکسینەکان بۆ سنتەرەکانی دیاریکراو لە هەموو پارێزگەکان دابین دەکرێت تاکو بدرێ بەو گروپانەی لاهێڵی پێشەوەن و مەترسیان لەسرە. جەختیشی کردەوە بۆ بەدەستێنانی ڤاکسین و دڵنیابوون لە دابینکردنی بەشی هەرێم لەو بڕە ڤاکسینەی کە بە حکوومەتی فیدراڵ دەدرێت کار دەکەین. ستیڤن هیکی باڵێزی بەریتانیا لە عێراق ڕایگەیان جێبەجێکردنی مادەی سەتوجێل ئێکجار گرنگە و هانی هەولێر و بەغدا دەدەین لەسەر کارکردنی هاوبەش و دیالۆگ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان. هیکی دەڵێت ئێستا پەیوەندێکی باش و ئەرێنی و بنیادنەر لە نێوان هەولێر و بەغدا هەیە. باڵێزی بەریتانیا لە عێراق ڕاشیگەیاندووە پێویستە گروپە چەکدارەکان لە شنگال بکشێنەوە ڕێگە بدرێت هەزاران ئاوارەی یەزیدی بگەڕێنەوە شوێنی خۆیان. عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا هێشتا گرەی کوێرەیە و یەکلا نەبێتەوە و هەر چاوەڕێی گفتوگۆ و دانوستانەکانی. لەبارەی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستانیش گوتی قۆناغێکی شایستەدارایەکان خەرج کراوە. دواتر لە قۆناغەکانی دیکە شایستەکانی دیکە خەرج دەکرێت. لە پەیوەندێکی تەلەفۆنیدا حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران بە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسای ڕاگەیاندووە ڕێکەوتنی نێودەوڵەتی ئەتۆمی چەند لایەنەیە کە لە ئەنجومەنی ئاسایش پەسەند کراوە. بە هیچ شێوەیەک ناکرێت دانوستاندنی لەسەر بکرێتەوە. بە گوتەی ڕۆحانی تاکە ڕێگەی زیندووکردنەوەی ڕێکەوتنامەکەیە. پارێزگاری لا ڕێکەوتنەکە و زیندووکردنەوەیەتی لەگەڵ هەڵگرتنی سزا سەپێنراوەکانی ئەمریکا لەسەر ئێران. و نەسر حەریری سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا بۆ کوردستان 24 ڕایگەاند. ئەمڕۆ لەگەڵ مەسعود بەرزانی کۆ دەبینەوە و پرسەکانی پەیوەست بە ناوچەکە و دوا پێشاتەکان تاوتێ دەکەن. سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕاشی دەگەێنێت دەبێت پرسیپەکەکە لە سووریا چارەسەر بکرێت و قبوڵ ناکەن ئەو ڕێکخراوە لەسەر خاکی سووریا بێت. کۆتاییمان بە کورتێک لە هەواڵەکان هێنا و بچینە ناو ناوڕۆکی پرۆگرامەوە. با سەرەتا پێشەوەی کە دەست بە بابەتەکە بکەم و ئەم بابەتێکی ئێستا ئامادەکراوە بۆتان بخەمە ڕوو و باسی لێەوە بکەین با پێتان بڵێم کە تەوەری پرۆگرامەکەمان چونکە ڕێک بابەتەکەمان پەیوەندی هەیە بە تەوەری بەرنامەکەمانەوە. تەوەری بەرنامەکەمان سەبارەت بە مێکاپکردنە لە بەهار و لە هاویناندا. دەزانین کە ئێمە ئێستا وەرزی گەشت و گوزار دێتە پێشەوە خەڵک دەچێتە سەیران و بێگومان خانمانیش بۆ ڕۆشتنە سەیران کەمێکیان هەن حەزە و مێکاپ نەبن و زۆربەی زۆریان بۆی کە وێنەی یادگاری بگرن مێکاپێکی جوانەکەن. بۆیە بزانین کە لە بەهار و لە هاوینیشدا مێکاپ بە چ شێوەیەک دەبێت و پسپۆری شارەزامان لەگەڵا دەبێت و لەگەڵەوەشە ئەم بابەتەمان کە بۆ ئامادەکردن هەردیسان و پەیوەندی بە پێستی خانمانەوە هەیە و بەگشتی پێست بەگشتی و ماندانە گەوهەری شارەزا لە بواری جوانکاریدا ئەم جارە لەم پرۆگرامەمان دەیەوێت تەمەنی پێستی مرۆڤ چارەسەر بکات و کێشەکانی دەموچاو وەک پەڵە و چرت و لۆچی و زیبکە و ئاو پێداویستیانەی کە پێویستی هەر خانمێکە کە پێستی بەو شێوەیە گەشا و جوان بێت ئەویش لە ڕێگای بەکارهێنانی دەستگایەکەوە کە دوای دەستنیشانکردنی کێشەکانی پێست هاوکات چارەسەریشیان دەکات. با بزانین ئەمڕۆ ماندانە گەوهەری چی بۆ ئامادەکردوون. رۆژباش پرۆگرامی ئەوڕۆمان لەسەر پاکردنەوەی پێستە.
ئەوڕۆ تێرێس قەرارەی یارمەتیمان بکە و پێمانیشان بدا چۆن پێست بە شێوەیەکی پرۆفێشنال خاوێن دەکەینەوە. تێرێس مدەتێکی زۆرە کە لێرە کار دەکا و پسپۆڕی پێستە و دوایەوەی کە پسپۆڕی پێستە و لەسەری خوێندە و لێ دەزانێ ئاکتەریشە و لە سینەماکان و تلویزیۆنەکانی سوید پێشکەشکار و هونەرمەندە. رۆژباش، من نام تەرێسا. ئێستا پێستەکە دوو جار خاوێن دەکەینەوە. ئەگەر مەیکاپی هەبێت یان لە دەرەوە هات بێت پێست خاوێن نەبوو بێتەوە لێرە دەبێت بە دوو بەش خاوێن بکرێتەوە. ئەو دەرمانانێ بەکاری دێنین لێرە هەمیشە دەبێت فکر بکەینەوە شێوەی پێستی ئەو نەفەرەکە کاری لەسەر دەکرێت. شێوە پێستێکی هەیە ئیشکە چەورە. ئێستا کە پاکی دەکاتەوە سێری دووەم دێت بەشی دووەم دێ پاکردنەوەکەی لە هەر بەشەی کە خاوێنیشی دەکاتەوە ماساژێکی چکولەشی دەداتە. ئەو ماسکەی کە لێی دەدا ئێستا قازانجی زۆرە. هەر مەوادێکی کە ئیسفادەی لێ دەکا زۆرتر شێ دیارەکەی دەچێتە ژێر پێست. دیارە و ماسکە بڕێک گەرمە و پێستی سەرەوەی دموچاو زۆر 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 بە کەمی دادەماڵێ. ئێستا ماسکەکە پاک دەکەینەوە. سەر لوت یان دەوری لوت زۆر جاران چەورێکی پێوەیە کە ئەو چەوریە ئەگەر هەر لای نەبێ کە پۆمان بڕێک زل دەبێت زۆر باشە ئەو چەوریانە لابێ. ئەوە پاک و خاوێن دەبێتەوە لە ژێرەوە. چەورێکیان لا دەبا و بڕێکیش لەو چەوریانە سەریان بنیان ڕەشە یا سەریان ڕەشە. ئەوانش دەبێت لاچن چون زۆرتر زەرەرە تا قازانجە و ئەگەر زۆر لەو چەوریانە هەبێ و چەوری سەرڕەشانە هەبێ تقریبەن دەبێ لە سێ مانگدا دوو جار بێەوە کاوانە چاک بکەین. ئەو چەوریانە گە بە وەختی خۆی لا نەڕۆن و لایەن نەبێ خاوێنی نەکەیەوە هەموو دەبن بە خاڵی ڕەش. دەستچێشەکانی داکەندووە دەستچێشی لە دەستی دانیە ئەلەو بەشەدا زۆر زۆر مهمە گەرمای دەست لەگەڵ ئەو ڕۆنەی کە بەکاری دێنێ لێرە ڕۆنی ئەرگان ئۆلیایە. ڕۆنێکی شێدارە قازانجی زۆرە دەچێتە ژێر پێست و بە گەرمای دەستی و ئەو کرێمە قازانجی زۆر بە پێستەکە دەگەیێنێت. ماساژ فقط دموچاو شەرت نییە ماساژی سەر و ملیش زۆر شەرتە بە خااتەوەی کە هەوەش هەمیشە لە سترێسدایە. ئەو کارێکە لێرە تێرێس کردوویتی تا ئێستا تا تەواو دەبێت 90 دقەی دەبێت پێویستە 90 دقە بخارێنێ. ئێستا خاولێکی گەرم تەریێستەی هێنێ دیارە زۆر گەرم نییە. ئەو ڕۆنەی ئەرگانی کە لەسەر دموچاو پێستی داناوە زیادەکەی پاک دەکاتەوە. پێشەوەی کەەوە ماسکەی لەسەردانەین تەرێس ئێستا کرێمێکی ئەلوێرای لەسەر پێستەکەدانا ئەو ماسکەی لەسەردادنێ تقریبەن 10 دقەیەک ئەو ماسکە دەبێت لەسەر پێست بمێنێتەوە. لەو بەشەدا کە ماسکەکەت دانا ئیدی ئەو نەفرە تقریبەن 10 دقە چارەگێک خەوی لێ دەکەوێ و حەسانەوەیەکی زۆری بۆ لەشی دەبێت. ئەو کارێ ئەوڕۆ تێرێس کردی ئەو پاکردنەوە بۆوەیە کە ئەو پێستە مردوویەی کە لەسەر دموچاوە ئەو پێستە مردوویەی لابین پێست زۆرتر بکەینەوە و ئەو کرێمانەی کە ئێوە لە ماڵێ بەکاری دێنن سوود و قازانجی زۆرتی هەبێ بۆ ئێوە. ئەگەر ئەو کارە نەکەن دەتوانن کرێمی زۆر زۆر گران بکڕن بەڵام هیچ فایدە و سوودی تێدا نابێت. هیوادارم سوودێکی باش لەو پرۆگرامە وەرگرت پێ. ڕۆژ باش. بەڵێ بۆ بابەتەی کە بینیمان خاتوو مادانە گەوهەری هەر جارە و بە شێوازێک پاکردنەوەی پێست یاخود ئەو گرنگی دانانەی کە دەبێت بە پێست بدرێتمان بۆ دەخاتە ڕوو. بێگومان با بڵێن سڕی هەر جوانی هەر پێستێک ئەوەیە کە گەش و پاک بێت و پێستێکی پاک بێگومان مێکاپیشی لەسەر جوان دەوەستێت. چۆنێتی مێکاپکردن بۆ وەرزی بەهاریش وەکو باسمان کرد لەگەڵ گەرمایە بە شێوەیەک دەبێت کە ئێمە باسی لێوەکەین چونکە پێویستە کە لە بەهار و لە گەرماکایشا بە هەمان شێوە ئێمە کە مێکاپەکەین بزانین بە چ شێوازێ مێکاپەکەین بۆیە پێویستە کە لە کەسێکی پسپۆڕ و شارەزای گوێبیستبین کە هۆکار غەریب مێکاپ ئارتیست لەگەڵمانە کۆمەڵی پرسیاری ئاڕاستاکەین. بەخێر هاتی سەرچاوە. زۆر سپاس مەمنون. سلااو لە تۆ و لە بینەرانی پرۆگرامەکەت و گروسان 24ش. زۆر سپاس دەکەین. کاک هۆکار وەکو ئێستا کا بینیمان پاکردنەوەی پێست زۆر گرنگە.
و مێکاپکردنیش لەسەر پێستێک کە پاک بێت بێگومان جوان دادەنیشێت لە کاتی گەرما و لە کاتی بەهاریشدا کە ئێمە گەرمایەکی زۆرمان بەرەکەوێت ئەگەر پێستەکە یەک تۆز چاورایەکی شتێکی پێوە دیار بێت مێکاپەکەمان جوان ناوەستێ وایە بەو شێوەیە اینجا بۆمان باس بکەیت کە باشترین فاوندیشنەکان چین کە دەکرێت لە وەرزی بەهار و لە وەرزی گەرمادا بەکاربهێنێت پەیوەندی بە جۆرەکەی یا پەیوەندی بە پێستمانەوە هەیە ڕاستی خۆی مەیکەپ ئەگەر تۆ قوڵبی تۆتیایە چەند جۆرێکی هەیە بۆ نمونە تۆ ڕۆژانت هەیە دەیلی مێکاپت هەیە و هەروەها پارتی مێکاپت هەیە مێکاپەکان بەپێی مناسبەکە ئاگۆڕێ ئەگەر ڕۆژانە بێ شێوازی کردنەکەی شتێکی ترە و ئەوەش دیسانەوێ بە دوو جۆرەوە مێکاپی ڕۆژانە بەڵام ئەگەر بە گشتی قسە لەسەر مێکاپ بکەی بۆ نمونە بۆ وەرزی هاوین وەرزی گەرما زیاتر مێکاپ ئەبێت نەچڕەڵ بێ خەفیف بێ و لۆنگ لاست بێ بۆ ئەوی تێک نەچێت چونکە لە کاتی گەرمایە تۆ ئەزانی تۆ عرەقەکەی تەوانێ ها لەبەرەوە ئەبێتە هۆی تێکدانی مێکاپەکەت بەڵێ کەواتە هەندێک جار هەیە لەسەر دانانی فاوندیشن لە هاوینانە لە وەرزی هاوین دەڵێ پاودەری لێ مەدا یاخود پاودەری لێ بدرێت ئەزین چۆنە بە ئێستا بێنە سەر دەیلی مێکاپ باشە مێکاپی ڕۆژانە مێکاپی ڕۆژانە چۆنە ئەوەش ینی تۆ پێویست ناکا بچیت فاوندیشنێکی زۆر لەسەر دەمچاو دابنی ئەگەر لەسەر بیس قسە بکەی باشە لەسەر بیسی کەسەکان ینی فول کەڤەر نەبێت شتێکی بەپێی ئەو کەسی کە ئەوێت و بەپێی جۆری پێستەکەی باشە ئێستا بۆ نمونە پێستمان هەیە چەورە پێستمان هەیە وشکە بۆ ئەگەر بەڕای من بۆ مێکاپی ڕۆژانە پێویستەکە کە تۆ بیبی کرێم هەیە بەکاری بێنی و زائیدەن سیسی کرێمیشمان هەیە بۆ بیبی کرێم بۆچی باشە سیسی کرێم بۆچی بیبی کرێم زیاتر بۆ پێستی وشکە و پێک هاتووە لە چەند پرۆداکتێک بەڵام سیانی سەرەکی هەیە لەوانە پرایمەرە فاوندیشنە دژەخۆرە و هەروەها هایلایتشکەمێکتیایە ئەمە بیبی کرێم سیسی کرێمیش بە هەمان شێوە بەڵام بۆ پێستی چەورە ئەو کەسێکە بۆ نمونە کێشەی پێستی هەیە جگە لەوەی کە پێستی چەورە بۆ مەکونیلەی پێستی هەیە یاخود زیبکەی هەیە یا پەڵەی هەیە سیسی کرێم کەمێک زیاتر فولگەڤرێجترە لە بیبی کرێم ئەمە بۆ بیس کەسەکە توانێت بەکاری بێنێت لە مێکەپ دەیلی واتە مێکاپی ڕۆژانە باشە لە مێکاپی ڕۆژانە ئێستا بەسی چیت کرد باسیەوەت کرد کە دەکرێت دژەخۆر بەکاربێن ئێمە وازانی دژەخۆر تەنها بۆ کاتێکە کە ئێمە لە دەرەوە بین واتە دەکرێت لە ژێر مێکاپەوە دژەخۆر بەکاربێن ئێستا مادی مێکاپیش بۆ پرۆداکسی مێکاپیش بەرەو پێشەوە چوە منوەکو وتم بۆ نمونە ئەگەر تۆ بیبی کرێم و سیسی کرێم بەکاربێنی خۆی بەشێکیشی جەخۆری تایە فاوندیشنی تایە پرایمەری تایە کانسیلەری تایە تێگەی چۆنە بەڵام ئەمبێ بە دوو بەشە ئەوەیە کە تۆ بۆ کەسەکە پێسی چۆر بە چۆنە چی بەکاربێنێ و پێسی وشێکیش بەکاربێنێ وشک وتمان بیبی کرێم پێسی چەوروانی کێشیان هەیە فول کەڤرێج بێت سیسی کرێم بەکارهێنرێت زۆر باشە کاکۆکەر ئەم ساڵ مۆدی مێکاپ بەو شێوەیە بوو کە مێکاپ نەکرێت یان بکرێت بە شێوەیەکەم بەگشتی مۆدەکە نەکردنی مێکاپ بوو جا نەکردنی مێکاپ لە لای ئێمە خانمان هەر مەحاڵە شتیوان نییە ئەزین چۆنە ئەوە لە کوردستانە تۆزێک قورسە بەڕاستی خۆی پێوتێکی نۆ مێکاپ لوکس واتە تۆ مێکاپت کردووە بەڵام پێێتەوە دیارێکە مێکاپت کردووە باشە یعنی مێکاپەکە بە ڕوخسارتەوە دیار نیە بەڵام لە هەمان کەشتە کردوتە بەڵام لە کوردستانە تۆ ناتوانانی بەڕاستی سە بۆ من بۆ خۆم لە بیتۆڕکارەکەم ئەو کەسانی کێنە ئەوەیە کاتێک هەیەن مێکاپەکان بەڕاستی ینی ئەو ملوکیان بۆ بکەیت ئەو ئەڵێ تۆ هیچ بۆ من نەکردووە یا بۆ من خۆمەتوانە ماڵە ئەو بکەم تێگەی چۆنە بەڵام گۆڕانکاریی زۆرت پێوە دەرناکەم مێکاپت کردووە و ڕوخساریشت گۆڕاوە و جوان بوو گەشاویتەوە جوانی تۆشی دەرخستووە بەڵام زۆر خەفیفە ینی پێێتەوە دیار نییە زۆر باشە ئالاینەر مۆدە بۆ ئەم ساڵ ئەکرێت لەگەڵ ئەو شێوەی کە ئەوترێت ئالاینەر بکرێت یان کەمتر ئەکرێ ئەزین چۆنە مێکاپ زیاتر گرنگیە درێ بە چ بەشێکی دەم و چاو لەم جۆرە زیاتر بە پێستەکە ئەدرێ یان بە فێشت بەڵێ بە پێستەکە ئەدرێ کە تۆ پێست چیە فاوندیشنە کۆنتۆرینە شێپی شێوەی کەسەکەیە کە چۆنی گۆڕی سەبوون کەسێک حەزەکات دەمچاوی خەپە بێ ئەتوانی خەپێکی هەیە حەزەکات درێژ و باریک بێ تێگەی چۆنە یا هەیە فەیسی بازنەیە بە پێی شێوازی کەسەکە خۆی ئەتوانی بیگۆڕی باشە بۆ بەڕای من نۆ مێکاپ لوکس چەند ساڵێکی تری ئەوەیە یان ماوەیەکی تری ئەوەیە کە لە کوردستانە بۆ نمونە خەڵکی دێتێ بگات و بەکاری بێنێ بۆ شێوەیە مێکاپ بکە باسی کۆنتۆرینگت کرد بۆ هەموو دەم و چاوێک گونجاوە کۆنتۆرینگ کۆنتۆرینگ بکو وتن بەپێی ئەو کەسێک کە چی ئەوێت ئێستا بۆ نمونە هەنە کەس هەیە لوتیان پانە باشە تۆ بە کۆنتۆر باریکەکەیتەوە یا دەموچای حەزەکات ڕومەتی خڕ دەرکەوێ بە هەمان شێوە تۆ ئەتوانی کۆنتۆر بەکاربێنیت کۆنتۆر زیاتر ئیشی چاڵکردنە باشە دەرخستنی بەرزی و نزمیە باڵێ یانی تۆ بتەوێت بۆ نمونە دروستیکەی ڕومەتێکی خڕت هەبێ بە کۆنتۆر توانی بیکە یا چەناگەت کورتکەی درێژیکەی بەدڵی خۆتە ئەوە چییە کۆنتۆر ئیشی ئەواکات کاکۆکار بەو پێی کە جەنابەت لە ڕگەزی نیریوە
ئێمە دایمە وازانین کە هەرە بێ خانمان مێکاپ بکەن و بۆ خانمانیش هەر خانمان دەبێ مێکاپ بکەن ینی خانمێ بۆ خانمێ مێکاپ کە ئێستا منە بینم جەنابەت مێکاپ ئارتیسی و ئێستا لە کوردستانش ئەو شتە زۆرە بە شێوەیەکی بەربڵاو هەیە کە لە ڕەگە زیینێرەوە مێکاپ بۆ خانمان ئەکەن من باسیەوە ناکەم کە ئاسایی یاخود جوانتر دەریەخات یاخود ناترەوە فەنەوە نیە هونەرەکەی بەڵام پێم بڵێ ئێستا تەنها بەس ئێمە خانمانی ڕوبەڕوومانە بێتەوە خانمان بەس مکیاجەکەن و خانمان بەس مێکاپەکەن یان لە ڕەگە زیینێریش بە هەمان شێوە مێکاپکردن هەیە زاوە بەتایبەت زاوە ئەزانین چۆنە بە خۆشحاڵیەوە کە ئەڵێم کوردستانیش ڕۆژ بەرەو پێشەوە ڕوا لە خاو بەزای بە خەڵکی ئێمە زیاتر لەو بوارە تێگەشتووە ئەوە پیاوانیش بە هەمان شێوە یاخود کوڕانیش بە هەمان شێوە گرنگی بە جوانکاری خۆیانە دەن وەکو خانمان چۆن خانمان حەزەکەن جوان دەرکەون و کوڕانیش و پیاوانیش بە هەمان شێوە پێیان خۆش جوان دەکەون بەتایبەتی ئەو زاوانە کە لە ڕۆژی هاوسەرگیریان خۆ دەزانی یەک جارە لە ژیانیانە زاواجەکەن ڕۆژێکی تایبەتە بۆیان وێنە ئەگرن یادگاریە بۆیان لەبەر ئەوانش بە هەمان شێوە گرنگی بە جوانکاری خۆیانەوە من بکو خۆم چەندین زاوا مێکاپم بۆ کردووە بە هەمان کاتە بووکەکەم کردووە بۆ زاواکەشم کردووە زۆر نۆرماڵیشەوە بەتایبەت بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە کێشەی پێستیان هەیە باشە ئەتوانن مێکاپ بکەن مامەسم ڕەگە زیینێرە بەڵێ منیش هەر لە ڕەگە زیینێرە با بزانم مێکاپکردنەکەی ئەوان بە چ شێوەیەکە ینی بۆ نمونە شێدارکەرەوەی پێستی بۆ لێدەن یاخود کار زیاتر لەسەر پێستی دەموچاوەکەن یاخود ناوەکو ئێمە تۆزە دەستکاری ئەزانی چۆنە مێکاپی پیاوان زۆری فەرقە لەگەڵ مێکاپی ئافرەتان مێکاپی پیاوان چییە مێکاپ خۆی ستێپە باشە ئەو ستێپانە بێ جێبەجێ بکەی بۆ نمونەی سەرەتا تۆ پرایمەر بەکارێنی فکس بەکانی پرایمەر بەکارێنی ئاینەشت فاوندیشن بەڵام بە خەفیفی بۆ کەسەکەەوە بە پێی جۆری پێستەکە یعنی سە من ناتوانم بڵم ئەم مێکاپە بێ بۆ هەموو پیاوێکە بێ باشە چۆن بۆ خانمان بۆ یەک مێکاپ بۆ هەموو خانمێک نابێت بە پێی جۆری پێستەکەی بە پێی شێوازی فەیسەکەی ینی ئەگۆردرێ بەڕاستی بەڵام ئەوەیە بەڵێ پیاوانیش بە هەمان شێوە مێکاپەکەن بەڵام شێوازەکەی جیاوازە پیاوانەیە لە کۆمەڵگەی کوردەواری تۆزەوە قورسە بۆ پیاوان ئەوانەی کە دێن خۆیان داوا ئەکەن یا خۆتان پێشنیاریان پێکەن ئەڵەن شتێکی ئاساییە و ئێستا خەڵک مێکاپەکە بۆ تۆش زۆر ئاساییە کە یەک ڕۆژە من زۆر کاتێکە بووکەکەیت لە بیتوڕحی زەکات ئەڵێت زاواژە هەمان شێوە حەزەکان مێکاپ کە ئیشی تۆم بینی و ئاوایە حەزەکەم مێکاپیش بۆ ئەو بکەیت باشە هەنێکیان بە ڕاستی لە لای ئەو باربەرانی خۆیان کە سەر چاکەن و ڕشتیان چاکەن بۆ ڕۆژی خۆیان لەوێ ئەیکەن بەڵام زۆریشان هەیە بۆ نمونە کە هاتوتە لێ ئێمە زاواکەش بە هەمان شێوە ئەو ڕۆژە مێکاپم بۆ کردووە و هەنێکیشان هەیە کە ئەو کاتی کە من بینی من جاری وایە بۆ نمونە هەستم کردووە کە کەمێک نوقسانی هەیە لە فەیسیا ئەوەی کە مێکاپی نەکردووە مێکاپەکەم بۆ کرد زۆر نۆرمالیش بوو زۆر لایەن جوان بوو زۆر باشە ئێمە ئاهەنگی بێژگا ئاهەنگی گواستنەوەی بووکوانە ئاهەنگی تریشمان هەیە بۆ لە دایکبوونە یاخود بۆ دەرچوونە لە کۆلێژ بۆ ئەوانە چی بۆ ئەوانش پێویستە کات مێکاپکەن یان خۆیان داواکەن یاخود نا ئێوە پێشنیارەکەن ئاهەنگی دەرچوون هەموو ساڵێک هەیە لە خوێندکارانی زانکۆ بەڵێ ئەوانش بە هەمان شێوە مێکاپی تایبەت بەخۆیان هەیە و جیاوازە مێکاپی ئەوان لە مێکاپی مناسبەکان و لەگەڵ دەیلی مێکاپە بەڵێ هەموو ساڵێکەوە باسی دەیلی مێکاپت کرد زیاتر ئەو مێکابانی کە بۆ ڕۆژانە ئەکرێت خۆی لە چی و چی ئەگرێتەوە بۆی کە بە بەردەواما چۆن ئەڵەهان سکەیەکمان هەبێت ئێمە بتوانین لەسەر سکێ بڕێن ئەمە تایبەتە بە ڕۆژانە لەگەڵ بۆنەکانە تێکەڵینێت سەریکە بەڕای من خۆی مێکاپ چییە تۆ لۆنگ لاستی نەبێت لە مێکاپەکەتە هەبێتە بۆ ماوەیەکی زۆر درێژ بمێنێتەوە باشە ئەوە یەک دوو کە تێک نەچێت باشتریشت ئەوەیە کە تۆ مێکاپەکەت واتە پروف ئەن سوێت پرۆف بێت واتە چی دژە ئاو دژە ئارەق بێت باشە مێکاپی ڕۆژانە بەڕای من هەتاوەکو تۆ خەفیفتر بیکەیت جوانی تۆ زیاتر دەڕاخات و زیاتر ئەمێنێتەوە بەڵام تۆ ئەگەر لە ڕۆژانەیە مێکاپێکی قورس بکەیت ینی بەتایبەتی لە وەرزی هاوینە بەرەو گەرما چین ئێمە ئەو کاتە چی ڕۆیە تۆ مێکاپەکەت زوو تێکەچێتەوە باشە پەڵەپەڵە ئەبەیە تێک ئەچێ باشتریشت ئەوەیە کە مێکاپی ڕۆژانە خەفیف بێت و هەروەها ڕەنگی چاوەکانیش ڕەنگی تۆغ نەبن لە وەرزی هاوینە زیاتر ڕەنگە بەیبی پینک ڕەنگە کاڵەکان نود باوەکان ڕەنگە قاوی کاڵەکان ئەوانە زۆر کەشخێ بۆ وەرزی هاوین بۆ مێکاپی ڕۆژانە زۆر تەواوە هەر بێگومان دایمە ڕەنگی کاڵیش زۆر جوانی زیاتر دەرەخات جوانی زیاتر دەرەخات بەڵێ بۆ تەمەنیشت کەم تریش ئەکاتەوانێ لەوەری تۆ کاتێک مێکاپەکەی ڕەنگە تۆزێک لە تەمەنا کێشت هەبێ بڵێ وڵا مێکاپ بکەم گەورەت دەرەکەون بەڵام مێکاپی خەفیف واتە مێکاپی نێچڕەڵ مێکاپ چیە جوانی کەسەکە دەرئەخات و هەروەها مناڵتریشەکاتەوە تەمەنی کەمترەکاتەوە زۆر باش کاکەوە کار برۆ زۆر گرنگە لە دەموچای خانمان هەر ئەوە نیە
قسەیەکی کوردەواریڵێ سوورا و سپیای هەموو درۆیەوە شەرتی کچی جوان چاو برۆیە زۆر ڕاستە. چاو برۆ زۆر گرنگە. ئێستا وەکو لوک باوی چ جۆرە برۆیەکە برۆی ئەستور و پڕموو یاخود برۆی باریک چونکە بەگشتی برۆ زۆر کاریگەری لەسەر هەموو مێکاپەکەش و هەموو دەموچاویشدا ئەنێت. زۆر ڕاستە ئەزانین چۆنە ینی من ئێستا ناتوانم بڵم ینی بزەبت ئەو شێوازە برۆیە بۆ هەموو کەسە بێت. وەکو وتم مەیکەپ بەپێی شێوازی فەیسەکە ئەگۆڕدرێ بەپێی ئەو جلوبەرگە و ئەو مناسبەی ئەگۆڕێەوە هەروەها برۆش ئاینەشتە بەپێی شێوازی فەیسەکەت و مەیکاپەکەت ئەگۆڕدرێ. ئێستا بۆ نمونە بەڵام ئەگەر بڵێ زیاترینی داینێ دەبینین ڕۆژانە لەناو سۆشیال میدیا برۆیەکی مایکرۆبلندینگەکەن لەبەر کە ئەستور ببێتەوە باوی برۆی باریک نەماوە ئەتروات بۆی ئەو پرسیارە جاران برۆ زۆر باریکە کرایەوە باشە هاڵە بە پاڵێک تێگەی چۆنەوانەوت بەڵام ئێستا ناوان نییە ئێستا برۆ نە زۆر ئەستورە باشە نە باریکیشە وەسط ئەکرێ. زۆر باشە بۆ پرسیارێکی کۆتایی بکەم ئێمە هەر باسی مێکاپکردنمان کرد بۆ لێکردنەوەی مێکاپ بە چ شێوەیەک دەست بە هەنگاوەکان بکەین بۆ لابردنی مێکاپ. سەیریکە ئەوەش ستەپێکی ینی تۆزێک چۆنەڵی گرنگە کە تۆ چۆن مێکاپەکەت لێ بکەیتەوە. بە دڵنیاییەوە ئەوەش مێکەپ ڕموڤەر هەیە پێش مێکەپ ڕموڤەر چەندین کرێم هەیە کە ئەتوانیت مێکاپەکەتی لابەریتەوە بەڵام باشترین شت ئەوەیە کە تۆ مێکەپ ڕموڤەر دەبێت لەبەرەوەی مێکاپەکەت کامل لێ کاتەوە. زۆر باشە دەستەکان خۆش بێت هۆکار غەریب ئەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ. زۆر سپاس خۆشحاڵ بووم. ئێمە خۆشحاڵ دەبین زۆر سپاس. ئێستاش پێکەوە دەچین بینەری ڕۆژی کەشوهەوای کوردستان دەبین بزانین بە چ شێوەیەکە. ڕۆژی کەشوهەوامان بینی بەڵام بەهۆی بەفربارین بەگشتی باکووری کوردستان زۆر بەفرێکی زۆری لێباریوە تەنانەت ڕێگای 261 گوند لە باکووری کوردستان داخرا لە ئەنجامی ئەو شەپۆ لە بەفربارینە کە چەند ڕۆژێکە باکووری کوردستانی گرتوتەوە وەک باسم کرد ڕێگەی 261 گوند و ناوچەی نیشتەجێبوون لە وان لە موش لە بەدلیس داخراوە و هاتوچۆکردن تێدا زۆر ئەستەم بووە بۆیە تیمەکانی بەفر ڕاماڵینی وان
هەوڵی ئەوادەن کە بتوانن ڕێگای شەقامەکانی ناوەندی شار لە بەفر پاکەنەوە. هەروەها تیمەکانی ڕێگاوبانی موش کەوتنە حاڵەتی ئامادە باشیەوە و 2 ڕۆژە بە بەردەوامی سەرقاڵیکردنەوەی ڕێگاکانن. بە هەمان شێوە بەڕێوبەری ڕێگاوبانی بەدلیسیش ڕاگەاندووە کە ڕێگای 25 گوند داخراوە و تیمەکانیان بەردەوام کار بۆ کردنەوەی ئەو ڕێگانە دەکەن کە بە بەفر داخراون. ئەم ساڵ بەهۆی ئەو شەپۆلە زۆرە یاخود ئەو شەپۆلەی کە بە گوژم بەفرێکی زۆری هێنا بۆ باکووری کوردستان. باکووری کوردستان تووشی کێشەی داخستنی ڕێگەکان بوو و گوندەکان بە تایبەتی گوندەکانی باکووری کوردستان شەقامە گشتیەکانیان یاخود ڕێگەوبانەکانیان بە شێوەیەکی گشتی داخرابوو بۆیە تیمەکان بە بەردەوام لە ڕاماڵینی ئەو بەفرانە بوون. وەک زۆربەی سارەکان وەک دەبینین ئۆتۆمبیلەکان بە بەفردا پۆشرابوون تەنانەت ئەو ڕێگانی کە هی هاتوچۆ بوو کاتی تر ساڵانی ترەگەر بەفریش دەباری هاتوچۆ تێدا ئاسان بوو ساکار بوو بەڵام ئەم ساڵ بەهۆی ڕێژەی زۆری بەفرەکە ڕێگەکان هاتوچۆی تێدا ئەستەم بوو بۆیە بە بەردەوام ڕێگەکان لە ڕێی ئامێرەکانی پاکەرەوە بە فڕماڵینەوە ڕادەماڵن وەک دەبینیش بەفرێکی زۆر لە باکووری کوردستان باری بەڵام هەرچەند ئێمە لێرە لە باشوور لە ناوچە سنوورەکان بەفرێکی زۆرمان بینی وەکو هەولێر بەفرمان نەبینی و هیوادارین کە زستانێکی پڕبەرەکەت بوو بێت و بەهارێکی پڕبەرەکەتیش چاوەڕوانمان بکات کە بەهارێکی سەوز و جوانمان هەبێت و کوردستانەکەمان ئەوەکو هەموو ساڵانی پێشتر پڕبێت لە جوانی و پڕبێت لە سەوزایی و کەشێکی خۆش بۆ کوردستانیان بخوازی. ئەو تەوەری دیکەی بەرنامەکەمان کە پەیمانمان پێدابوونمان 2 تەوەرمان هەیە یەکی لە تەوەرەکانمان ئەوە بوو کە باسی مەیکەپمان کرد و کۆتایی پێهات. تەوەرێکی دیکەش هەیە بۆ جوانکردنی ناخمان بۆ جوانکردنی ڕۆحمان و ئارامی بەخشین بە دەروونمان مەجنێ هەر ڕوخسارمان جوان بکەین ئەوەش دەرونیش پێویستی بە جوانکردن و بەڕازاندنەوەی هەیە ئەویش بە ئارامبوونەوەی دەروونە بێگومان میوزیکی شێکێکە لەو هۆکارانێکە دەکرێت دەرونی پێ ئارام بکەینەوە و حەزمان کرد کە ئەم بەیانی و پێمان خۆش بوو ئەم بەیانە لەگەڵ میوزیسیان پاڤێڵ کرێکار بین بۆ ئەوی کە بەو ئامێرە گیتارە جوانەی کە هێناوێتی بەخێرهاتن دەکەین سەرچاو کاک پاڤێڵ بژیت سپاس دەکەین. کاک پێڤڵوا ئامادە دانیشتی بۆ ژەنین یاخۆ بەخێر بێ ئامێرەکەت زۆر خۆشەوە نیە هەر میوزیسیانێک وایە یاخود بەگشتی بەو شکلەیەکە ئەوەی کە ئەو ئامێرە دەژەنێت خۆشەویستێکی تایبەتی بۆ ئامێرە هەیە یاخود ناوەکو بەهرەیەەکە هەیەی و حەزەکە لەسەر ئامێرە دەریخات هەمویان دەبێ خۆشەویستیان هەبێ بۆ ئامێرەکەیان ئەگەر خۆشەویستیان نەبی ئەوە تاکید بۆ لەوەی کە ناتان بیژن بەیزنەوە ناتان بیژن کە هاتی تەژورۆ ئاگام لێ بوو کە قەمسەڵەکە و دانە خەمی ئەوەت بوو ئەدا دەستی برادران نەدت بیگرنەوە نابیت لێبێ یاخۆ هەمیشە بۆ تۆ بمێنێتش بۆ ئەو بمێنی بۆی کە گوێی هەموو کەسێک زاخاو پێ بدەیت. کاکە پاڤێڵ تا چەند گرنگە میوزیسیان بەیانیان بۆ بەیانیان ئاهەنگێکی وا بژێنێت یاخود میوزیکێکی وا بژێنێت کە دەروون ئارام کاتۆ شتێکی هۆسە و هەرانە بێت چۆنڵی خۆما هۆسە و هەرانە بێت. موزیک ژەنین ئاتەن دەگرێتەوە سەر ناخی ئەو کەسێک کە دەیژەنێ باشە ئیوا هەیە ئارامە کەانی ئازەکە لەستە خۆی دەگریتن موزیکێکی ئارام دێتە نامێشی و لەسەری پەنجەکانی دەرەچی هیواش هەیە و جەنجاڵە نامێشی باشە ئەوەش دەگرێت سەر کەسەکە مەسەلەن خۆت وەکو تۆ وەکو خۆت کامەت پێ بەدڵە و زیاتر چ جۆرە میوزیکێک ئەژەنی بەیانیان بۆ بەیانێ ئەم هەم کاتێکی سەر ئاژەنم هەر سەری ئاژەنی شەوان درەنگ نەبیت مەسەلەن کاتە تۆ لە جەماعەتی جەنجاڵەکە ڕێگەتوانی وە بڵێ باشە ئەم بەیانیە چیت بۆ ئامادە کردووی یەکەم مادەیەکی خۆمە باشە بەنای ئیسۆکراتیسە کە لە کۆمپۆزی خۆمە حەزم کرد بۆتان بژان بەس پێشەوەی کە بژانی لە چیەوە سەرچاوایی گرتووە ئەم مەقتەعی خۆت کە دادناوە ئەو موزیکی کە خۆم داوناوە ماوەکی زۆر پێوە خەریک بووم کە حتا مودەکەی با بڵێن 4 دقەیە بەس ماوەکی زۆر زۆر پێوە خەریک بوو ئیسۆکراتیس لەو شتێکی یۆنانی پێک دێ واتە هێزی یەکسان هێزی یەکسان ئێمە ئێستا گوێبیستی هێزی یەکسان زۆر سپاس.
ئەو دەستانت خۆش زۆر بێت. سپاس. بەڕاستی هەستمە کرد بەڕاستی ئەوە کاڵیت ئاها لە خۆتەوە خوڵقاوە چونکە چاوت دائەخست و بە هەستێکی زۆر تایبەتەوە دەدژێنی. هیوادارم کە هەروە بەردەوام بی. جا کە ئێستا بینیم بەو شکڵە ئەژەنیت حەزم کردو پرسیارەت لێ بکەم. مەرجە ئەوەی کە میوزیک ئەژەنێت بە شێوەیەکی ئەکادمی فێری ژەنین ببێت یاخود ئێمە هونەرمەندی زۆرمان هەیە لە کوردستانە هەندێکیان زۆر زۆر بەتایبەت بەناوبانگ بۆ نمونە قالەمەڕە با شێوەیەکی ئەکادمی باوشمشاڵی نەژەنیەوە بەڵام زۆر باش بتوانیوێتی بچێتە دڵی خەڵکەوە. تۆ پێت وایە کە دەبێ بە شێوەیەکی ئەکادمی بێت یان نە؟ خۆی هوەر یانیش با بڵێن لە سە بوارەکە خۆم بڵێن موزیک ئۆکەی شتێک نییە کە بەس بڵێن بێن فێری بین دەبی خۆی لە ئەسڵدا لە ناخۆت بەهرەکە تێدابی ئەو جەبەی لەسەری بخینی پەری پێ بدەیت لە سەودانی کە بری ئەکادمی بیتن یانیش یاخود بین ناکادمی ئەوەی کە لە پەیمانگا و کۆلێژەکان دەخندرێت لەوەیە تا پەرە بە بەهرەکەی خۆت بدەیت بە شێوەیەکی زانستی. ئەو کەسانش کە لەسەر ناخینن ئەوانیش ینی کەسانی زۆر زۆر باشمان دیتیە کە لە سوشال میدیا کە هیچ ئەکادمی نەبووە بەڵام بە شێوەیەکی ئەکادمی زۆر جوان زۆر بەتەکید ئەوە لە ناخە خۆتە ئەو بەهرەکە دەبی خۆت تێدابیتن وەکو ئێستا کە تۆ لە ناخی خۆتەوە ئەو خۆشمەر ئەکادیمیم وانە خۆشت ئەکادمی خۆشم ئەکادیمیم و شتێکی لێ دەزانم دەستەکانت خۆش بێت. جا جیاوازی نێوان فێربوونی میوزیکێکە لە ناوەندی ئەکادمیەوە بێت لەگەڵ میوزیکێکە بە شێوەیەکی هەروە چ جیاوازێکی هەیە؟ خۆ هەر دەگرێتەوە سەر کەسەکە مەسەلەن چۆم لە ئێستام ئەو موزیکەی کە خۆم دایدنێم تۆ هەستی پێکەی کە یەکێک هەر بە شێوازێک بەبێ ئەکادمی بوون میوزیکێکە ژێنێت لەگەڵ یەکێکە گوێت لێتی ئەکادمیە جیاوازی هەستی پێکەیت ئەوە فەرقی پێکرێت پێوی دیار نییە پێوی دیار نییە لەبەرەوەی کە ئیوا هەیە
دەیبینی لەسەر تیڤ بیتنیان لەسەر سوۆسیال میدیابی دەبینین کە دەڵێن 5 ساڵس ئەو بوارە خوێندیتی 5 ساڵس ئەو بوارە خوێندیتی ماستەر ناتی لەسەر ئالەتە بەس لەما کاتدا کەسێک هەیە دەبی ئەومان لەبەر چاپ کە کەسێک هەیە کە هیچی نەخوێندیە لە گوندەیشە بەس بەهرەکەی لە تۆ زیاتر و لە تۆ باشتریش ئازب دەکاتن هەموو کات ئەو شتە هەیە ئەو تێکی زۆر جوانم جێلێ و گوتی هەرچەندە برێن لە سەعادەت پیانۆ گوتی هەرچەندە ئەتوو ماستەرت هەبی دکتۆرات هەبیتن هەرچەندی لەو ئالەتت باش بی ئەوە منداڵێکی 9 ساڵان هەیە لە یابان کە لە تۆ باشترە بەوە نییە کە برێ ئەوە چەند لە سەوەی دەخینی یانیش ئەوە ئەکادمی ئەوە نە ئەکادمیە هەر دەگرێت و سەکە سەکە کاک پاڤێڵ هوەری میوزیکیش وەکو هەر هوەرێکی دیکە لە چرخایە لە پێشکەوتن یاخود نا ئەوەی کە فێر ئەبیت کفایەتە هەرەوەی تۆ دۆزێکی زیاتر دەست و پەنجەی پێوە بجوڵێنی دەوە شتێکی جوان دەرەچێت یان شتێکە نالێت شتێکی هاوچەرخە و دایم بەرەو پێشەوە هوەر سنووری نییە هەنی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکاتن ئیبداعکردن لە ناوی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکاتن ئەوە شتەکە ئەنی هەرچەندی لەسەری بخینی هەرکەمە ڕۆژانە شتی زیاتر دێتنایە ڕۆژانە ئالەتی نوێتر دروست دەبیتن ئۆکەی بەس کاتی خۆی ئەوەندە بوو کە مەجالی ئیبداعکردن زیاتر بووەک لە ئێستاکە لێ کە مەسەڵەن خوێندیتمان کاتی خۆی ئیبداعکردن زیاتر دەکرا پێشتر ئەکراوە لە ئێستا پێشتر چکە مەجال ئیبداعکردن زیاتر بوو لێ نا ئێستاکە خەڵکی ئێستا زۆر زیرەکترن لە پێشتر لەوانێ ئێستاکە خەڵکانەکە بن کۆمپۆزەری وا هەبن زۆر لە بتهۆڤن باشتر بن بەڵام کاتی خۆی مەجال ئیبداعکردن زۆرتر بووە ئەنی ئەوان دەیانتوانیا هەر شتێکیان بکرد بێ ئەوە شتەکە نوێ دەرەچوو وەچی ئێستاکە نییە ئێستا بەهۆی زۆری ژمارەکە ڕێک وایە بەوری زۆری ژمارەکەەوە کەمتر دەرەکە ئەبێ شتێک بکەیت کە زۆر زەختی لە خۆت بکەی شتێکی جوان دەرچێت جیاواز بەلەوانی ئێستا بابزانین چیترێت بۆمان ئامادەکەن ئۆکەی مەختوعەچی شۆستاکۆڤێکێک کە خۆم ئەڕێنجم کردووە ئەوزام زۆربەی کوردی جێ لێ بووە منیش گوێم لێ ببزانم دەستەکانت خۆش بێ کاک پاڤێڵ زۆر سپاس دەکەین ئەم بەیانیت ڕازاندینەوە سپاسکە بەشدار بووی لە ڕۆژباشی ئێمە زۆر سپاس زۆر سپاس بۆتە بەخێر هاتی دووبارە بەڵێ ئەویش دوو پارچە میوزیک لە کاک پاڤێڵەوە کە ئەم بەیانی توانی هەم گوێی ئێمە زاخاو پێ بدات هەم گوێی ئێوەش جا باس لە بەهرە و هونەرمان کردکە بڵین بەهرە و هونەرەکان بە شێوەیەک نین تۆ حتمما دەبێت یاخود پێویستە لە پسپۆڕایەتی تۆ بێت بێگومان پسپۆڕایەتێکە دەکرێت جیابێت و بەڵام بەهرەیەکیشت هەبێت کە پەرەی پێ بدەیت زۆرن ئەو کەسانی کە جیاواز لە پسپۆڕەکەی خۆیان کارێکی دیکەش ئەکەن وە لێ هاتوون تێدا
سەردار گەرمیانی کاربەندێکی تەندروستی و دانیشتووی شاری دەربەندی خانە شارچکەی دەربەندی خان ئەو جگەلەوەی کە لە کەرتی تەندروستی کار دەکات توانایەکی باشیشی لە کاری دەستی هەیە و ئەو کەرەستە و کەلوپەلانی کە دروستیان دەکات سەرنجی هاوڵاتیان بە تایبەت خانمان ڕادەکێشێت لە چەند ڕۆژی ڕابردوشدا پێشانگایکی تایبەت بە کاردەستەکانی لە دەربەنی خان کردەوە و دەیان کەسیش سەردانیان کرد ئێمەش ئەوانی کە نەیان بینیوە لەم کارەدا لەم راپۆرتەدا بۆتان دەگوازینەوە کە کارەدەستەکانی ئەو هونەرمەندە چییە. إيش رايش جوانا من درست يعني بالله من درست باش في جوانا كده لا صحة والله يعني لسه صايم شو بالله زیاتر ئەو شتانە دروستەکە بکە سرنجی ئافرەت ڕاکێشێت بۆ ماڵەوە خاستن بۆ ناو مەعرەزی ماڵەوە بۆ ژووری میوان و ئەوانە زیاتر دروستەکە ئەمجا کەرەستە خامەکانیش من سوود لە زۆر شتە بینم وەکو کارتۆن لایلۆن پلاستیک ئیتر شتی تەبیعیش گوێزی هندی چۆکڵە گوێزی هندیە نسکافەیە دابەری سنۆبەرە ئیتر لەم بابەتانە شتی زۆری تایە بڵێ. يعني من بفرش نشان ئێمە بەڕێوەبەرێکی ڕۆشنبیری و نەری دەربەندی خان لە کار و چالاکیەکانمان بەردەوامین ئەمڕۆ پێشانگای کاری دەستیمان هێناکە لەم پارکەیە نمایشمان کرد بۆ ئەوەی ڕەچاوی تەندروستی بکەین بە تایبەتی لە ئێستایا کە ئەم نەخۆشینی کۆرۆنایە بەردەوامە بۆ ئەوەی کەسەکان زیاتر بەرکەوتەیان نەبێت و زیاتر بڵاو بن هەر کەسێکیش کە ئیشێکی هونەری ئەکات ئێمە ئەیهێنینە ناو کایەکەوە بۆ ئەوەی بتوانێت لە کارەکەی بەردەوام بێت. ئێستا ئەمە لە جەریدە دروستیەکەم ئەم پاسکیلە جەریدەیە سیمی بۆ بەکارێنم دوای ئەوە بۆ یاخی یەکەم کە تەواو بوو ئەمە یەکێک لەو کەرستانەیە کە بەکارێنم ئەمە بەری سنۆبەرە ئەویش هەر ئەوەها بە هەمان شێوە ئەی بڕم جوان سیمی بۆ بەکارێنم سۆندەی بۆ بەکارێنم داری بۆ بەکارێنم لەو کەرستانەی کە بەکاریانێنم ئەمە یانە توێکڵی گوێزی هندیە ئەی بڕم بە قیاس بڵێن بە قیاسا دەی بڕم سافی یەکەم دوای ئەوە سپرتۆ واڕنیشی یەکەم بۆ ئەوەی شێوەیەکی جوان بداتە شتەکە ئەمانە زیاتر بنن بنەکانە بەکاریانێنم لەگەڵ گوڵ و ئەوانەیە بۆی بەکارێنم شێوەیەکی عەرەبانەیە کە دروستم کردووە شێوەیەکی جوانەدا بۆ ناو مەعرەز و ئەوانە بۆ ماڵەوە. لەم بابەتی دیکە دەتان بەم بۆ بەرازیل بە یەک دەچینە بەرازیل لەوێ هەواڵێک هەیە کە میلانە و میلا و سۆفیا دوو دوانی بەرازیلین کە بە ترانس لە شاری میلۆنیا لەدایک بوون هەردووکیان ترانسن و ئەوان بەم دواییە نەشتەگەریان ئەنجام داوە بۆ گۆڕینی ڕەگەزیان یاخود بۆ یەکلاکردنەوەی ڕەگەزی خۆیان لە نێرەوە بۆ مێ بەمەش ئێستا دوو ئافرەتن هەردووکیانەکۆی کە ئێستا دەیبینن دوو ئافرەتی تەواو خانمن کە میلا و سۆفیا باس لەوە دەکەن کە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە زۆر گرنگ بووە بۆ گۆڕینی ڕەگەزیان بە پشتگیری خێزانەکەشیانەوە ئەم نەشتەرگەریان ئەنجامدا بە تایبەتی باپیریان کە خەرجی نەشتەرگەرەکەی بۆیان دابین کردو باپیریان کۆگایەکی هەبووە کۆگاکەی بۆ فرۆشتون بۆ ئەوەی کە نەوەکانی ڕەگەزیان پشتڕاست بکەنەوە کە نێرن یاخودمێن ئەوە زیاتر بەلای مێدا ڕۆشتون و نەشتەرگەریان بۆ کراوە کە ببن بەمێ و دکتۆر خۆزێ کارلۆسۆ
پزیشکی پسپۆری ئەم بوارە نەشتەرگەریەکەی بۆ ئەم دوانەیە بەرازیلی ئەنجامداوە ڕایگەاندووە کە نەشتەرگەریەکان زۆر قورس بووە و نزیکەی 5 کاتژمێری خایاندووە بەڵام لە کۆتاییدا دوو خانووی تەواوی جوان دەرچوونەوە توانیویانە ڕەگەزیان لە نێرەوە بگۆڕدرێ بۆمبێ ئەمە لە کاتێکدایە کە بەرازیل یەکێکە لە وڵاتانەی کە توندوتیژێکی لە ڕادە بەدەری کەدا بەرامبەر بە نێرموکەکان ئەنجامەدرێت ساڵانە لە وڵاتە دەکەونە ژێر هێرشی خەڵکو دەکوژرێن تەنها ساڵی پار 175 لە ترانسەکان کوژران یاخود دەستێژیان بەسەرداکرا بۆیە ئەم بابەتەش بابەتێکی جوان بوو بەلامانەوە هەزمان کرد ئێوەش لەگەڵمان بەشدار بن و بیبین. ئەم دوو کچە تەنها ئەو شتیان لە دەست دەرچۆ کە بە مناڵی یاری منداڵانە و کچانیان نەکردووە وەکو هەر کچێکی تر بوو کەڵە شتیان هەبێ بێگومان ئەو کێشانەشیان بۆ دروستە بێت و بەم شێوەیە هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان سوجار هیوادارم کە پرۆگرامەکە بەدڵی ئێوە ببێت سبەینێش بە کۆمەڵە بڕگۆ بابەتی دیکە دێمەوە خزمەتە هیوادارم کە ڕۆژێکی خۆشتان هەبێت و ماڵتان ئاو خەتان دەکەم.